دکتۆر گیان سەحمەت ئەو منداڵانەی کاخرێتە پۆلی تایبەتەوانێ بڕوانامەیان پێدرێت یعنی وەکو مناڵی مەبەستە وەکو مناڵی ئاسایی پۆلەکانە بڕن و بڕوانامەیان بڵێن شەشی بنەڕەتی یاخود نۆی بنەڕەتی مەبەستەوەیە ئەزانی چۆنە کچی من کەسانی خاوەن پێداویستی تایبەت خاستن کە گەشەی دواکەوتە بوو تۆ ئەتەوێ ئامادەیەکی بۆ ژیان هەندێک لەوانە تەسەور کە گەشتووەتە 7 ساڵ تاوەکو ئێستا ناتوانێت بچێ بۆ توالێت باشە لێرە پرسیاری لەو دایک و باوکان ناکەین ئەم مناڵە پێویستیەوە فێری ژمارەی بکەین یا فێری کەم بچێت لە توالێت خۆی پاکاتەوە دەست بە ئاوگەێنێ کامە چکە هەموو شتێک شتی گرنگکە شتی زۆر گرنگکە شتی مام ناوەندیە لەبەرەوە جارێ ئەم مناڵە نێمە لەگەڵیان خەریکە بین بەرنامەکەی بۆ دانرێ ئەگەر ناتوانێت خۆشی پاکاتەوە بێ فێر کرێ کە چۆن لە توالێت خۆی پاکاتەوە مەسەن خۆی چۆن پانتۆڵەکەی داکەنێ چۆن قایشەکەی بەسێتەوە چۆن چێکە ئەمەی زانیوە کێشەمانە فێریەکەی نان بخوا چۆن کەوچکەگرێ چۆن نانەکە ئاخوا چۆن بۆ نمونە دەستیێشوە چۆن دانیێشوە ئەمانە پێداویستی ژیانن تۆ ئەمانە گرنگترن وەک لەوەی فێری زانستی کەیت و فێری جوگرافیەکەی کە فێریش نابێ دوای ئەوە کە فێری ئەمانەمان کرد شتەکانی ڕۆژانەی خۆی دەم و چاویێشوە دەستیێشوە جلەکانی خۆی کۆکاتەوە ئەمە ئەکا ئەتوانێت بچێتە ناو پاسەوە سوار بێ شتە خەتەر و مەترسی دارەکان نەزانێ کە ئەمانەمە لەگەڵاکەن لەگەڵیشا چی فێرەکەین فێری بۆ نمونە ژمارەکانیەکەین مەسەلەن لەی چاوکوە لەگەڵ یا تەدریبی لوغەسی پێەکەین دەزوالیەکە بیدایەت چاوی ئاوا لێکە اینجا بەسەوە کافی نییە ئەوە زانێمە چاوە ئەزانێمە گوێچکەی ئەمە زانێت دەمە ئەمە لێوە بەڵامی تر دوای ئەوە لەگەڵ یا خەریکە بین ها بەرنامەکەی بۆ قورسەکەین چاو بۆ چییە بۆ بیستنە ئەها بوو بەچی زیندە وەرزانی مەسەن چەند چاو هەیە بوو بە بیرکاری دوو چاو هەیە دوو دەسێ دوو قاچێ ئەتا دوای کەواتە ئەمانی لەگەڵ یا ڕەنگێکیشی فێرەکەین لەگەڵی شتەکانی ناوماڵی فێرەکەین ناوی میوەیەکی فێرەکەین ناوی ئاژەڵێکی فێرەکەین تامەکانی فێرەکەین چی کەواتە ئاوە ئاڕۆی لەگەڵیان ئەمیش مناڵەکان جیاوازن توانەکانن ئەگەر توانی مەسەلەن پۆلی یەکی بنەڕەتی بە 2 ساڵ تەواوکە 3 ساڵ تەواوکە کێشەمان نییە منهەجەکەی دوی بنەڕەتی کە ئیمتیحانی تیاکەی بە 2 ساڵ 3 ساڵ تەواو ئەگەر زەرەری زۆر لێ نەکەوت بوو گەشەی زۆر دوانەکەوتە بوو لەوانەیە لە جیاتی بە 6 ساڵ شەشی ابتیدایی جاران یا ئێستا پۆلی 6 تەواوکە بە 10 ساڵ تەواویەکە بە 11 ساڵ تەواویەکە ئەو کاتە مقابلی مناڵە ئاساییەکە 11 ساڵ 12 ساڵ دوای ئەوەڵ ئێمە توانی بڵێ توانای مناڵێکی شەشی بنەڕەتی هەیە هەتا ئێستا شەشەکە خۆشەهادە نەماوەکو جاران اینجا ئەڕۆی لەگەڵیا ئەگە توانەکانی باش بوو ئەگاتە نۆی بنەڕەتی بەس لەوانەیە وەکو مناڵێکی تر 6 ساڵی داخڵەکرێ شەشی بنەڕەتی ئەمە نۆی بنەڕەتی ئەمە 15 مناڵێکی ئاسایی بە 15 ساڵی بەس لەوانەیە 25 ساڵیش نەگاتەوە 27 نەگات هەشە لەوانەیە بەس تەنیا شتەکانی ژیانی ئاسایی دوایی پیشەیەکی فێرەکەی مهنەیە سابەپی قانونی عێراقی و قانونی پەرلەمانی کوردستان بۆ نمونە لە 102 بوو ئەم لە 105 هەرێمی کوردستان ئەبێمە تەدیب ڕاهێنانیان پێ بکەن مەسەڵەن شەریکێکی و ئاسیا شەریکێک و کۆڕک فەڕاشێکیەوە یەکێکەوە باخەکە ئاوبا یەی ئەمانە تەدیب ڕاهێنانیان پێەکەی بەلوعەکە ئاکاتەوە سۆندەکە ئیشەکە ئاکا شتێکی بەسیتە ئەتوانێت بیکە لە مەعمەلێکە بەس کارتۆنی لێرە هێنەی خاتە ئەوێ لە ئوتێلێکە ژمارەی بڵین مەسعەدەکان نەزانێت نهۆمەکان نەزانێ زانانی دەست بەیەکانی چێتەوە ژوورەکان خوێنێتوانە لەگەڵ کەسێکی ئاساییەکە چێ بۆ ئەوەی جانتاقی لەگەڵ هەڵەگرێ و ئەی باوشتەکە لە جیاتیەوەی کەسێکی کوم نوتەدا بنێن بۆ ئەم پیشانە ئاماداکە ئەوە ژەکەوێتەوە سەر یەکەم تواناکانی چەنگە توانای باش بوو ئەڕوا توانای باش نەبوو تۆ مهمە ئامادەێکی بۆ ژیان تۆ شادە بۆ مناڵانەوەگە گرنگ نییە وەکەوەی خۆیان بگونجێنن لەگەڵ کۆمەلگاکەیە چۆ خۆ ناغێر زەکاریەوە فێریەکەی چۆن مامەڵی لەگەڵا بکە بۆی هەڵ نەخەڵەتێت تعدای لێ نەکرێت تا دوایی ئەمە ئامادە کۆنتترۆلی خۆی کا زۆر تووڕە نەبێ زۆر بۆ نمونە ئیستغلال نەکرێت بۆ ئەمەی ئاماداکەی بۆ ژیان ئێمە مناڵەکانمانە بێ بۆ ژیان ئامادەکەین خۆی بگونجێنە نەک شەهادەیە لە گیرفانێ بێ گۆشەگیر و دوورە پەرێزە و بڕای بەخۆی نییە و بە چاوی گومان سەیری خۆیەکە لەبەرەوە ئەوە زۆر کێشە نیە بەڵام ئەگە توانیشی پۆل بە پۆل لە ڕات و زۆر ئاساییە بەڵام وەکو مناڵی ئاسایی ناڕوە هێواشەڕە خۆی مناڵی تەبیعی ساڵی 12 مانگ جسمی گەورابی 12 مانگ عەقلی لەگەڵ گەورابی ئاوە بەس ئەم مناڵانە 12 مانگ جسمی گەورابێ وەکو مناڵی ئاسایی بەڵام لە جیاتی 12 مانگیش لە بەرامبەر 12 مانگەکەی عمری عەقلی گەورە بێ 6 مانگ 5 مانگ 7 مانگ 8 مانگ ئا بەو شێوەیە